پێشمەرگەی هەڵمەت بەر ئەی جەنگاوەری دڵاگرین ئەی پێشمەرگەی هەڵمەت بەر ئەی جەنگاوەری دڵاگرین ئەی شۆرشگێری چەک لەشان بە بیر و بڕوا پۆڵاین ئەی شۆرشگێری چەک لەشان بە بیر و بڕوا پۆڵاین ئەی پێشمەرگە ئەی پێشرەوی بێبەشان و چەوساوەکان ئاڵا هەڵگری ڕزگاری بۆ هەرگیز ناحەساوەکان تۆ سەربازی ئامانجێکی کە ئالەمێک ڕزگار دەکات چی دەردی چار هەڵناگرە بۆ چەوساوانی چار دەکات ئەی پێشمەرگەی هەڵمەت بەر ئەی جەنگاوەری دڵئاگرین ئەی پێشمەرگەی هەڵمەت بەر ئەی جەنگاوەری دڵئاگرین ئەی شۆرشگێری چەک لەشان بە بیر و بڕوا پۆڵاین ئەی شۆرشگێری چەک لەشان بە بیر و بڕوا پۆڵاین هێزی ئەژنۆتینی دڵ و جێهی وای چینی بێبەشی تۆ ڕابەری گەلی کوردی بۆ ئازادی و خۆد مۆختاری پێشەنگی زەحمەت کێشانی بۆ ڕزگاربوونی یەکجاری ئەی پێشمەرگەی هەڵمەت بەر ئەی جەنگاوەری دڵئاگرین ئەی پێشمەرگەی هەڵمەت بەر ئەی جەنگاوەری دڵئاگرین ئەی شۆرشگێری چەک لەشان بە بیر و بڕوا پۆڵاین ئەی شۆرشگێری چەک لەشان بە بیر و بڕوا پۆڵاین تۆی کێ شۆرشی کوردستان بێ پشودان بێ سرەوتن دەبەیتە پێش هەنگاو تا دوا بواری سەرکەوتن تۆ پێشمەرگەی ڕۆژی سەخڵەت تۆ ڕۆڵەی ڕۆژی تەنگانەی تۆ سەرسەختی کۆڵ نەدەری تۆ لە ماندوو بووم بێگانەی چەک لەشان بە بیر و بڕوا پۆڵاین ئەی شۆرشگێری چەک لەشان بە بیر و بڕوا پۆڵاین تۆ باوەری بوومە لەرزەی دڵی زەوی دەلەرزێنی کێو و تەلان لە بندێنی هەموو جیهان دەهەژێنی سادەی لەشکری دوژمنان ئاگر تێبەر دەبیشکێنە گاڵەی پێکە بیفەوتێنە ریشەی لە بندا دەربێنە چون بای شەماڵ هەوری چڵکن ڕادەماڵێ لە ڕووی ئاسمان ڕاماڵە هێزی داگیرکەر لەسەر تاسەری کوردستان بادارێژین حوکمی خۆمان دامەزرێنین خۆد مۆختاری بۆ پێشەوە بۆ سوسیالیسم ڕزگاری بەخشی یەکجاری ئەی پێشمەرگەی هەڵمەت بەر ئەی جەنگاوەری دڵئاگرین ئەی پێشمەرگەی هەڵمەت بەر ئەی جەنگاوەری دڵئاگرین ئەی شۆرشگێری چەک لەشان بە بیر و بڕوا پۆڵاین ئەی شۆرشگێری چەک لەشان بە بیر و بڕوا پۆڵاین